بازە بەگەڵە ژیانێکی خۆش سپاسێک مامۆستای بەڕێز چی؟ مامۆستا؟ هیچۆ ئەم ساڵ من شارە وەرگرت یەکەمیان شاری زانکۆ شاری ناسرینی ڕاستیەکانی ڕۆژی وڵاتەکەی خۆم ئەویش لەلایەن مامۆستا بارۆکەم شار باوجان تێناگەمە بۆ هەرە بێ مامان بە کۆڵمانەوە بێ فەرهاد تۆ لە نەبەرسی بۆ ماڵمان بە کۆڵمانەوە بێت کوڕم ئاوارەی بۆتە کارێکی ئاسایی لایە ئەبێ هەر ماڵمان بە کۆڵمانەوە بۆی خۆمان پارێزین ئاوارەی ما قبول کردووە کە قبولش ماگرێ بێتە شتێکی ئاسایی باوجان تکات یەکەم با نەڕووین بۆ لاتێ کوڕم فەرهاد من لێرە فریام لە دەست چوو ئەترسم ئێوەشم لە دەست چێت نادی باشترە نادی زۆر باشترە باوە ئەخە چوومان بۆ لادێ هەڵاتنە لە مواقعە ئیتر بۆ لە مواقعە ڕابکەین ئەی دەرە بمێنمەوە چی بکەم بۆ زەلیلی و برسێتی کە من نەتوانم ئەم واقعە بگۆڕم ئەبێ بڕۆم بۆ لادێ هەر ڕۆژێ ئەم منەظەمە بۆ کەمێک ئازووقە ئەمە بە من قبوڵ ناکرێت